ئازیزانمان لە هەرجێکن سڵایەتان لێبێت بەیانیتان باش بێت بۆ هیواین هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن. خۆشحاڵین ئەمڕۆژ کۆمەڵێ بڕگە بابەتمان بۆ ئامادە کردوون بۆ هیواین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بنووس و لا بڕگە بابەتەکانمان ببین. خۆشەویستانم کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان لا دوو تەوەری سەرەکی پێگاتوە سەرتا و پێش ئەوەی بچینە تەوەرەکانمان و گفتوگۆکردن لەبارەیانەوە هاوکارانمان باشەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمان دەبن و خزمان و دۆستانی پەیامنێر و هاوکارمان هونەر ڕەسوڵ لە گۆڕستان سەردانی گۆڕستان ئەکەن و ئێمە هەر دەبارە و سەبارە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستی بنەماڵەکەیانەکەین بەو هیواین دوانە خۆشی بنەماڵەکەیان بێت وەگەزانین کە پەیامنێر هونەر ڕەسوڵ پامنێرێکی چالاک و بە ئەمەکی کەناڵی گەلی کوردستان و ڕۆژانە هەل لە ڕێگەی پرۆگرامی ئەمڕۆ کارەکانی پەخش دەکرا و بە ئێوەی ئازیز پیشان ئەدرات بەو بۆنێەوە دووبارە سەرخۆشی خۆمان ئاراستی خانەوادەکەیان نەکەین. بەڵێ ئازیزانم ئێستاش هاوکارانمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانن بابینەری ئەوە بین کە خزمان و دۆستانی سەردانی گۆڕستانی دەکەن. سەرەتا لە سێم ڕۆژی ماتەمینی کادیری لێ هاتووی یەکێتی نیشتیمانی کوردستان کادیری ڕاگەیاندنی کەناڵی گەلی کوردستان ماتەمینی خۆمان ڕادەکێنین ڕەنگ زۆر بەداخەوە وەکو کادیرە لێ هاتوو بلیمەت و بەتوانایە لە بواری ڕاگەاندنا لە بواری نووسینە لە هەموو مەیدانەکانی تری خەباتە. کاک هونەری جوانەمەرێک هەر لە بنەماڵەکەی نەڕۆیشت هەر لە برەدەرەکانی نەڕۆیشت لە هەموو گەلی کورد ڕۆیشت لە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆیشت کادیرێک بوو لێوان لێو لە سەقافەت لە بلیمەتی لە توانە لە هەموو بوارەکانی خەباتە بەتایبەت لە بواری ڕاگەاندنە بۆیە
وێ دەڵێن ئینشاءڵڵا ئەم پیاوە تێومەکانی بەهەش دەبن خوا سەبووری ئێمە و کە سوکارێکی بدات بەداخەوە ئەم پیاوە لە ڕۆژێکدا کە پێمان وایە ماف و حەق و مافی شەرعی هەمومان ئەوە بوو کە خۆپیشاندانێکی هێمنانە بکەین بەڵام هەندێک کەس بەدەستی یا بەدەست لە پشتیدانی هەندێک کەس بەلا ڕێیان دابرد مافی خەڵکیشیان بەلا ڕێ دابرد ئەم پیاوە زۆر پەرۆشەوە پەرۆشی بوو زۆر لە ئاخی لەحزەدا بەمنی وتی چ بکەین ئەوانە هیچ گفتوگویان لەگەڵ ناکرێت ئەوانە هیچ مەجالی حیوار نادەن ئێمە وەکو ئەوانگلەیمان هەیە بەڵام ئەوانە نازانم چیان دەوێت بۆ خۆشیان نانەوێت زۆر پەرۆشەوە وتم تۆ بڕۆ تۆ ڕاگەیاندنی دڵنیا بەلەوەی کە نووسنگەکە دەپارێزن ئۆرگانەکان هەمووی دەپارێزنی وتی ئێوە بەجێ ناڵم ئێوە ڕفیقی گیانی بەگیان سپاس. ئەمڕۆ کە هەموو وەکو هاوڕێیانی خوا لێ خۆش بوو هونە ڕەسوڵ هاتووینەتە ئێرە بەڕاستی هونەریەکێک بوو لەو کەسانەی کە بارزوفی کۆمەڵایەتی زۆر جار فرسەتی خوێندن و بەشێک لە مۆهیبەکانی ئینسان لە دەستدات هونەریەکێک بوو لەوانەی لە بارزوفێکی کۆمەڵایەتی زۆر ناخۆشدا بەهۆی ئەو هەلومەرجانەوە فرسەتی خوێندنی لە دەستدا بوو بەڵام ئەو پیاوە بە هەموو توانە و سەلیقەی خۆی توانی هونەر دەستی نووسین و هونەر میدیاکار و هونەر ڕۆشنبیر و هونەریەکێک بوو لەو خۆشەویستانەی کە لە هەموو سنووری ڕاپەڕین کەسێک نەبوو هونەری خۆشنەوێ هونەر بە هەموو تواناکانی خۆی سلماندی کە ئێستا هەموو هاوڕێ و هەڤاڵەکانی لێرە لە سەر گڵکۆی پیرۆزی فاتحا بۆ ڕوحی پاشیدا دەدەن هونەر هەمیشە زیندووە لە ناخ و دەرونی هەموو هاوڕێکانی و هەمیشەش یادەوەریەکانی زیندودەمێننەوە باشترین وەفا بۆ ڕوحی پاکی هونەر ئەوەیە کە ئێمە هەمومان ڕێچکەی ئەو و خەباتی ئەو و لە هەموو بارەکانی ژیاندا بتوانین دەستباری کەسوکار و هاوڕێ و خێزانەکەی بین. باشترین وەفا بۆ کاگە هونەر ئەنجامدانی گۆڕانکاری ڕیشەیی ئیداریە لە سنوورەکەدا ئەکتیڤکردنی حیزبە هەزاران هەزار درود بۆ جانی پاکی کاگە هونەر و هەموو ئەوانەی کە لە پێناو خزمەتی گشتی میلەتەکاندا جانیان کردە قوربانی. ئەمڕۆ زۆر بەداخەوە لەسەر گۆڕی هاوڕێ و برای خۆشەویستمان کاکوونەرین پرسە و سەرخۆشی لە خۆمان دەکەین لە کەسوکارەکەی دەکەین لە هەموو هاوڕێ هەواڵەکانی دەکەین من بۆ ڕوحی ئەو تەنها یەک داواکاریم هەیە ئەوش لە جەنابی هاوسەرۆکانی یەکێتی ئەم سنووری دەسەڵاتی یەکێتیە حکومڕانی یەکێتیە هەموو چاکە و خراپەیەک لەو سنوورە دەکەوێتەوە ئۆباڵەکەی بە ملی یەکێتیە کەرتی تەندروستی لەو سنوورە فەشەلی هێناوە کەرتی تەندروستی بە هەموو مانایەکانی بە درێژای حکومڕان فەشەلی هێناوە بەدایان نمونە بە سەدان بەڵگە هەموو ئەوانەی کە لە بەردەستدا چەندین خەڵک یعنی بە بچووکترین حاڵەتی تەندروستی کە دەتوانێت گیانی ڕزگار بکرێ بەڵام بە ئامادە نەبوونی دکتۆر بە ئامادە نەبوونی ئەجیزە و جیهازی پێویست لێ ڕابەڕێکراوە بە سلێمانی لە ڕێگە گیانی لەدەستداوە کە کەرتی ڕێگاوبان هەر فەشەلی هێناوە کەرتی بەڕێوەبەر هەر فەشەلی هێناوە بۆیە تەنها داواکاریمان لە جەنابی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەیە زۆر باڕاشکاوانە لێپرسینەوە لە ئەم کەیسە بکات ئەمە نەگەر کاکوونەر دەڕوە بەڵکو بە دوای کاکوونەریشدا ئەم ڕۆژنە هەر هەبووە و لە پێشیشدا هەر هەبووە یعنی بەسە تاکەی پێویستە لێپرسینەوە بکرێ بەڕاستی لەو فەشەلەدا کۆتایی پێبێت و دووبارە ڕوحی کاکوونەریش ئاسوودە دەبێت و زۆر سپاس بەم
کەس و کار و هاوڕێیانی کاگونەر دەستپێرین. ئێمە بەڕاستی کاگونەر هونەر بوو بۆ پەروەردەی ڕەوشت، وەرزش، ئەخلاق، تەبایی و برایەتی. کاگونەر زۆر هەوڵیدا کە لەو سنوورە شتێکی باش بکات کە بە مایکەکەی توانی چەندین ڕێپۆرتاژی هونەری وەرزشی بۆ ماڵی شەیدان بۆ حیزبەکەی بکات. ئێمە هونەرمانە دەست و هونەرێکەکەمان بۆ دروست نابێتەوە. هیوادارین ئەو هونەرەی کە ئێمە فێری چەندین هونەر کرد لە هەموو بوارەکاندا خوا بە بەهشتی بەرینی شاد کات و کەس و کار و هاوڕێیانی ئاسوودە بکات کە ئەو بەڕێزە کوڕێکی زۆر ماندوو بوو لە بوارەکەی خۆیدا. ئێمەی بێک بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین بەداخەوە کە هاوڕێ و هاوکارمان هونەر ڕەسوڵ لە کاتی گواستنەوەی دیمەنی خۆپشاندانەکان گیانی سپار بەهۆی جەڵدەی دڵەوە دووبارە و سەبارە سەرخۆشی خۆمان ئاراستی خانەوادەکەیەکەین بەو هیواین کە دوا ناخۆشی بنەماڵەکەیان بوو بێت. ئەمەی بینیتان بەشێک بوو لەو خزم و کەسانەی کە چوونە سەر گۆڕی هاوڕێ و هاوکارمان و دیمەنەکانمان بۆ گواستنەوە. بەڵێ ئازیزانم بەردەوام بین. بەڵێ ئازیزانم وەک ئەبینن کە هاوکارانمان لە ڕانیەوە بە شێوەیەکی ڕاستە و خۆ دیمەنەکانمان بۆ ئەگواستنەوانێ. بێگومان هونەر ڕەسوڵ پامێرێکی بە ئەمەک و لێ هاتووی کەناڵی گەلی کوردستان بوو. ڕۆژانە لە ڕێگەی پرۆگرامی ئەمڕۆ و لە ڕێگەی کەناڵەکەەوە ئەو راپۆرت و ریپۆرتاژانی ئەیکرد دەربارەی هەموو بوارەکان لە ڕانی خۆشەویستەوە بە ئێمەی ئەگەیاند و بێگومان پامێرێکی بە ئەمەک و لێ هاتوو بوو و لە ئەرکەکەی هیچ کات درێغی نەکردووە و بێگومان هەموو کات خزمەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی کردووە بەدەر لەوەش لە کوردستانی نوێکاری کردووە و بابەت و بڵاوکراوی ڕۆژانەی هەبووە. بەداخەوە بۆ لە دەستدانی ئەو هاوڕێ هاوکارەمان بەو هیواین کە دوا ناخۆشی بنەماڵەکەیان بێت و بەڵێن دەدەین بە بنەماڵەکەیان ئێمە وەکو کارمەندانی کەناڵی گەلی کوردستان لەسەر خەبات و ڕێبازی هونەر ڕەسوڵ بەردەوام ئەبین و بێگومان خزمەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان و بە خاکەکەمان ئەەکەین. بەڵێ ئازیزانم وەکوتمان ئەمڕۆ لە تەورەکانی ئەمڕۆمان باس لەوە دەکەین کە لە سەرتا و تەوەری یەکەمماندا باس لە سپیکردنەوەی ددان ئەەکەین. هەر بۆ مەبەستەش پزیشکێکی پسپۆر لە لامان ئەبێت. ئێمە ئەمڕۆ باس لەوە ئەەکەین کە زۆر هاوڵاتیان لە ئێستادا خوازیاری ئەوەن کە ددانەکانیان سپی بکەنەوە. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە بە چ شێوازێک چ جۆرێک ددان سپی ئەکرێتەوە و لەگەڵەوەشدا بەکارهێنانی لێزەر تا چەند هۆکارە بۆ زیان گەیاندن بە ددانەکانمان کاتێک کە ددانەکانمان سپی ئەەکەینەوە پێویستە چۆن ددانەکانمان ئامادە بکەین. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین ئەو خۆراکانە چین کە دوای ددان سپیکردنەوە پێویستە بخورێت بۆ ئەوەی کە زیان نەگەێنێ بە ددانەکانمان و ئامۆژگاری پزیشکی پسپۆرتی ئەبێت بۆ کەسانی کە ئەیانوێت ددانیان سپی بکەنەوە. دوا بەدوایەوە چینە سەر تەوەری دووەمان. لا تەوەری دووەماندا باس لە کێشەکانی کتێبخانە ئەکەین بەگشتی لە ئێستادا. وە کەسانین کە لە ئێستادا کتێبخانەکان ڕوبەڕووی کێشێکی زۆر ئەبنەوە. ئێمە ئەمڕۆ باس لە کێشەکانیان ئەەکەین. بەڵێ ئازیزانم دووبارە ئەچینەوە ڕانیە و دیمەنەکانی سەردانیکردنی خزمان و کەسوکاری پەیامنێر و هاوکارمان هونەر ڕەسوڵ ئەبینین. کار مرۆڤە جوانەکەی شاردا دەنەوێنم گیانی شاد و ئاسوودە بێت خوای بەزن بیبەخشێت. هۆ خەڵکینە ئەو وڵاتەی من چ مەملەکەتێکی مەرگ بارانە. هۆ خەڵکینە ئەو وڵاتەی من چ مەملەکەتێکی مەرگ بارانە. ئەو وڵاتەی من چ بازاڕێکی هەرات کراوی تاوانە. بەکام جوانی خۆشی ئەو وڵاتە هەڵبڵێم. بەکام جوانی خۆشی ئەو وڵاتە هەڵبڵێم لە چەند ستەم و نەهاتی ئەو ژیانە هەڵێم. غەزەبە غەزەبە بەڕاست و چەپ غەزەبە. هاوڕێ
کۆچت چڵ کۆچێکی ناکاو بەسوێ بوو ئەو مەرگەی تۆ چی بوو لەکوێ بوو ئێستا کە زوو بوو بۆ تۆ زوو بوو چ دەستێکی نەگریز یەخەی گرتی چ دەستێکی نەگریز یەخەی گرتی ئەو خەزەبە بۆ کوێی بردی بۆ کوێی بردی ماڵ ئاوە هاوڕێ ماڵ ئاوە ئیدی چێ سەردانمان کە لەمە دووە خەمی ئاو ژینگە و شعرەکانم بخوا زۆر سپاس ماڵاوە هەواڵی تێکۆشەر ماڵاوە کاکە هونەرجان نازانم لەم بەیانێ پەیوەندی بەچێوە بکەم کە گرفتەکانی پەروەردە و گرفتەکانی خوێنکارانی تێدا بگەێنم ماڵاوە خوێنکارە بنمەکەکە و بە وەفاکەی 5 ساڵی خوێندنی هاوڕەکانت ماڵاوە هونەرجان ماڵاوە بە ناوی ستافی لەقی ڕاپەڕین یەشتی مامۆستانی کوردستان و سەرجەمە مەستانی سنووری دەبێت ڕاپەڕین پڕ بە دڵ هاوخەمی خۆمان ئاراستەی بنەماڵەی کۆز کورد و